ئێستا لە نێوان مردن و ژیاندام بە جۆرێک تەنها یەک خولەک دوورم لەو شوێنەی کە ژیان تێیدا دەست پێ دەکات و تەنها یەک خولەکیش دوورم لەو شوێنەی کە ژیان تێیدا کۆتایی پێدێت و هیچ کەسێک حەز ناکات بۆی بڕوات. ئێرە نەخۆشخانەی منداڵبوونە لە سلێمانی ڕۆژانە باتێکڕا زیاتر لە 30 منداڵ لەم نەخۆشخانەیدا چاو بە دنیا هەڵدێنن. ئێرەش پزیشکی دادی سلێمانیە کە تەنیا 100 مەتر لە نەخۆشخانەی منداڵانەوە دوورە، ڕۆژانە 3 تەرمی بۆ دەهێنرێت و دوای توێکاری لەسەر جەستەیان بە خاک دەسپێردرێن. بەپێی ئامارەکانی نەخۆشخانەی منداڵبوون لە ماوەی 6 مانگی ڕابردوودا 5810 منداڵ لەدایک بوون و لە ماوەی ساڵێکیشدا 11620 منداڵ لەدایک بوون. هاوکات لە پزیشکی دادی سلێمانیش لە ماوەی 6 مانگی ڕابردوودا زیاتر لە 500 تەرم توێکاریان بۆ کراوە و لە ماوەی ساڵێکیشدا 900 تەرمیان بۆ گواستراوەتەوە. مادی دەبێتە باوکی دووەم منداڵی و بزە لە لێوەکانی نابڕێت. هیوای تەندروستێکی باش بۆ منداڵەکەی دەخوازێت و ئومێدی وایە هەمیشە سەرکەوتوو بێت. هەستێکی زۆر خۆشم هەیە، سوپاس بەخوا خوای گەورە مناڵێکی کەی پێبەخشیم، سوپاسی خوای گەورە ئەکەم و هیوادارم تەمەندرێژ و لەرساق بن هەردووکیان. بەڵام جیاواز لە لەدایکبوونی کچەکەی مادی بەڕێوەبەری پزیشکی داد باس لەو تەرمانە دەکات کە ڕۆژانە دەبرێتە لایەن و توێکاری لەسەر جەستەیان دەکرێت. ئێمە بە مەعدەلی یاخو بە تێگرا ساڵانە ڕۆژی 2 کەیس بۆ 3 کەیس ڕۆکاتە پەیمانگاکەمان. بێگومان ئەو حاڵەتانن کە دۆسی لێکۆڵینەوەیان لەلایەن ئەگەر بەیانیان لە کاتی دەوامدا بێ، ئێمە لە ناو پەیمانگاکەمانە فەرمانگەی لێکۆڵەرەوەی دادیمان هەیە کە نوێنەرایەتی دادگاکانە کات لە پەیمانگاکەمان. ئێمە ژۆکو لایەنێکی تەندروستی تەنها و تەنها ئەرکە پزیشکەکەمان لەسەرە کە جێبەجێیەکەن و پاشان بە راپۆرتێک وەڵامی دادگای تایبەتمەند دەدەینەوە. ژیان لە هاتنە دەرەوەی دەرگای نەخۆشخانەی منداڵبوونەوە دەست پێ دەکات و لا چوونە ژوورەوەی پزیشکی داد کۆتایی پێدێت بە جۆرێک کە دوو دەرگا بۆتە پێناسەیەک بۆ ژیانی مرۆڤەکان. بڕوا بەهادین، کورسات نیوز، سلێمانی.